بینەران بیسەرانی کوردستان 24 گەوزە و توانای سەرەتا ڕۆژی هەفتەوە ئەمڕۆ کە دوا ڕۆژی هەفتەیە هاتینەوە لاتان و بڕگە و بابەتەکانی ڕۆژباشتان پێشکەشەکەی بۆ هیواین کە سەرەتا کۆتا ڕۆژی هەفتە بە تەندروستێکی باشەوە بەڕێ بکەن و سبەی پشوێکی خۆش و ئارام بەڕێ بکەن. بڕگە و بابەتەکانی ڕۆژباش پڕە لە زانیاری بەسوود و بابەتی سەرنجڕاکێش و هەروەها گفتوگۆ لەسەر ئەو دۆخەی ئێستا کە هەرێمی کوردستان و هەموو پارێزگاکانی تایە. سڵاو سۆڤان. سڵاو هاژا، ئەم کاتە و هەموو کاتێکتان باش. سڵاوتان لەبێت، بەیانیتان پڕ بێت لە جوانی، ڕۆژتان پڕ بێت لە تەندروستی و خۆشی و شادی. هیوادارین کە ئەم کاتژمێرەکە لەگەڵ ئێمە بن سوودی تەواو لە پرۆگرامی ئەمڕۆی ڕۆژباشی کوردستان 24 وەربگرن. بەڵێ سۆڤان، وەکو زانین کە هەرچەندە ڕێنماییەکان لەلایەن حکوومەت هێرمی کوردستان و وەزارەت پەیوەندیدارەکان بە دۆخی کۆرۆناوە زۆر توند کراوە خود زۆر جێبەجێیەکرێ، بەڵام هێشتا هەندێک هاوڵاتیان تا ڕادێک بڵین پابند نین بەو ڕێنماییانە. ئەمەش وای کرد کە ئەو دۆخەی ئێستا دروست بێت. بۆیە پارێزگارەکان هەردوێنش وەزارەتی ناوخۆ وەزیری ناوخۆ کە پارێزگاکانی پشک کرد کە پارێزگارەکانی خۆیان بڕیار بن لەسەر قەدەغەی هاتوچۆ یاخود بتوانن ڕای بگەێنن کە چەند ڕۆژ هاوڵاتیان لە ماڵەوە بمێنەوە و کەرەنتین بەردەوام بێ. بەڵام لەگەڵەوەشدا هەڤاڵ ئەبوبەکر بەڵێ بەپێی شوێنەکەیان و بەپێی ئەو کاتی کە پێویست دەکات دەتوانن ئەو بڕیارانە بدەن. بێگومان بۆ ئەوەی کە بەتایبەت لە سلێمانی ئێستا کە زۆرە بزەبت مەبەستەوە بووکە سلێمانی ئێستا حاڵەتەکان زۆر زیاترە بەراورد بە شوێنێکی دیکە، یاخود کەرکوب بۆ نمونە یاخود گەرمیان کە ئێستا کێشەی ئەویان هەیە شوێن نییە، دەرمان نییە. ئەمە وای کردووە کە ڕێنماییەکان زۆر زیاتر بتوانین ئێمە جێبەجێ بکەین و ڕێکارەکانیش تونتر بکرێتەوە. ئامێری هەناسەدان زۆر کەمە بۆیە تا ئەکرێ خۆمان بپارێزین بۆی کە مەجبورە بیان ناچار نەبین کە ڕوو بکەینە نەخۆشخانە، چونکە بەڕاستی ئەوانیش کە ڕوو دەکەنە نەخۆشخانە تەنانەت پزیشکەکان و پەرستارەکانیش نازانن چۆن ڕوبەڕووی ئەم دۆخە بنەوە بەهۆی کەمی ئامێری هەناسەدان و تا دەتوانین با خۆمان بپارێزین هەروەکو لە پارێزگارەکان داوا کراوە. بەڵێ بۆیە هەڤاڵ ئەبوبەکر کە پارێزگاری سلێمانی ڕایگەاندووە توندکردنی ئاستی خۆپارێزی لەلایەن هاوڵاتیان تەنها ئەوە باشترین ڕێگە و ڕێگە چارەشە بۆی کە ژمارەی توشبوانی کۆرۆنا کەم بکرێتەوە و لە مەترسی ڤایرۆسی کۆرۆنا ڕزگارمان بێت. پارێزگاری سلێمانی وتیشی لەلایەنی پەیوەندیدارەکان ڕاست پێراون بۆ ئەوەی لێپێچینەوە لەو کەسانە بکەن کە سەرپێچی ڕێنماییە تەندروستیەکانی شەکەن. پێویستەکە کە ئاستی خۆپارێزی لای هاوڵاتیان بەهێز بێ، تونتر بکرێ و زیاتر و فراوانتر بکرێ کە تاکە ڕێگە چارەیە بۆ دەربازبوونمان لەم بارودۆخە و بۆ کەمکردنەوەی قوربانیەکان و بۆ کەمکردنەوەی ژمارەی توشبووەکانمان هەر کەس خۆی پارێزێ دەوروبەرە خۆی و دەوروبەرەکەی و ژیان و کۆمەلگا و جیهانیش ئەپارێزێ. دووهەمیان بەردەوامبوونی ئیجرعاتە لەلایەن دام و دەستگاکانی دەوڵەت و لیژنەی قایمقامەتەکانەوە و ئەو فەرمانگانەی ڕاست پێدراون بەوەی هەر سەرپێچیکردنێک لە ڕێنمایە تەندروستیەکانە بێ ئیجرعات و لێپرسینەوەی بەردەوام بکەن. بەڵێ لە باسی کۆرۆناوە بۆەوەی کە سەرەتای ڕۆژمان وابێت کە خۆی هەر ئەبێ باسی کۆرۆنا بکەین و باسی مەترسیەکانی بکەین وەکو ئاگادارکردنەوە و زیاتر خۆپارێزیکردن لەم ڤایرۆسە. بەڵام حەزیشەکەین چونکە سەرەتای ڕۆژە بە بابەتێکی جوان دەست پێ بکەین کە ئەویش سروشتی کوردستانە دیسانەوە و باس لە سروشتی دروستکردنی مەرەزە بکەین یا سروشتی مەرەزە وایە کە لە کەش و هەوایەکی گەرمە گەشاکات و پێگات. جوتیارانی چەمی هەواسان لە سنووری قەزای خانەقین دەستیان کردووە بە بڕینی گوڵەکان بۆ چاندنی چەڵتوک و ساڵانەش دەیان تۆن برنجی کوردی لەو سنوورە بەرهەم دەهێنرێت کە بەرهەمی خۆماڵی خۆمانە و برنجی کوردیە. بە گوتەی جوتیارانیش چاندنی چەڵتوک لەسەر پلەی گەرمی و ساردی ئەو ناوچەیە دەوەستێت کە تێیدا دەچێنرێت. ئێمەش با شێوازی بڕینی گوڵەکان و چاندنی چەڵتوک ببینین و بە زاراوەی شیرینی خانەقینی بڵین بایەوە یەکەوە بچین لەرا خانەقین بزانین چین چەڵتوک لەورە دروستکەن باوەیەکەوە ببین لێ.
ئەم چەڵتوکە سەڵانەیە ئەمە یکەن زۆر بەپیت و چەڵتوکێکی زۆر چاکە و زۆریش ناجەحە بەڵامەکو بە هاوردەی کۆمەڵێ برنجی ئەم لاولاوە سەری ساڵ ئێمە ئینتاجمان کەمەکات و خەسەرەمە دەبێت ئێمە وەکو جوتەرانی گوندی هۆرێن هەموو ساڵی هەڵەسین بە شاندنی ئەم چەڵتوکە بۆ ماوەی 4 مانگ و 10 ڕۆژ پێ ئەگا فەرزکەین چا 10 ڕۆژی ماوە بۆ سەری مانگ لە مانگیدا لە دەیدا ئەبێت دوورێنەی بکەیت ئێرە هەواسانە سەر بە ناحێ مەدان سەر بە قەزای خانەقینە لەم ناوچە ساڵانە مەرەزێ دەکرێت ئەم ناوچە ناوچەیەکی گەرمە ساڵانە لە مانگی 6 دەست دەکرێت بە گۆڵبڕین لێرە ئاو دێنە سەر زەویەکە و زەویەکە دەست دەکرێت بە گۆڵبڕین زەویەکانی ئێرە تەختە و زۆرینەی بەراوە ئێمە لە مانگی 6 بە دواوە دەست دەکەین بە گۆڵبڕین لە ناوچەی هەواسان بەڵام ئەگەر زەویەکان سارد بێت لە مانگی 4 دەست پێ دەکرێت بەڵێ ئێمە لێرەنا خەریکین بە بەرهەمێنانی برنجی کوردیەوە ڕاستی ماندووبوونێکی زۆری ئەوێت من پێم وایە ئەگەر گرنگی بە بەرهەمی ناوخۆ بدرێت بۆ خواردن بۆ بەکارێنان ڕەنگە دوورکەوینەوە لە کۆمەڵێ نەخۆشی ئەم ئاوە لە ئێرانەوە تێت لە بەردەم ئەوە ئێمە ئیشی خۆمانی لێکن هەنێ جار هەیە ئەوەنە زیادی ئەکات خەستوشی خەسارمانەکەەوە هەنێ جاریش هەیە لێمانەگرێتەوە ئیتر ماندووبوونەکەمان بەزا حەچێت. ئەویش بەرهەمێکی خۆماڵی کە یەکێکە لەو بەرهەمانەی هاژە زۆری حەز لێە برنجی کوردی هەمیشاڵە برنجی خڕی کوردی سۆڤانێستایەکتە لە دڵەوە دوعام بۆ ئەو جوتیارانە کردەوە جوتیارانەی گوندی هەواسان کە ئینشاڵڵا تەندروست باش و سەلامەت بن و خەرمانیان بەرەکەت بێ بۆی ئەوەنە برنجی کوردیمان زۆر بە ئیتر نەچینە سەر هیچ برنجێکی هندی و ئەو برنجانی کە ئێستا سەر لێ شێوایەکی بۆ خەڵک دروستکردن نازانین چۆنە و ئەم هەموو ڕێکلامشتە بۆی برنجی کوردیەوەنە زۆر بە کەس برنجی تر نەخوات و جا بە تایبەت ئەگەر بە منجەڵی گڵ لی بنیت یاخود مس ئەوە تاموچێژێک ترەوە هیچی تری نایە بەس برنجەکە بەتەنیا ئایتر لەتکەنەوەشی تێکەی پیازی زۆر بۆ خرچێنی جابم بەیانە ئەکی ئیشتیایی بینەرانی زیاترە بە بۆ خواردنی برنجی کوردی جا برنجی کوردی خۆشەکەی لەوەیە کە بۆنێکی تایبەتی هەیە و ئەم برنجانی ترنی هەستەکەیت ئەم برنجانی هەستەکەی نایلۆن هەموو یەک بۆنیە هەموو یان هەستەکەی نایلۆنە خۆی جۆرێکە بە یەکەوە یەک برنجی کوردی لێ ئەنین بەلەتکەنۆکەوە بەکەڵە شێرەوە ئینشاڵڵا بە چاوان سۆڤان ئەمە هەر لە نەمێنینەوە سروشت و بە تایبەت ئەو سروشتە جوانی کە پەیوەندی بە خواردن و ئاژەڵداری و ژینگەەوە هەیە بۆی بەیانیەکەی هەموو بینەر و بیستەرانی کوردستان 24 بە تایبەت پرۆگرامی ڕۆژباشیش زۆر پڕچێشتر بێت یاخود کەمە دوورکەونەوە لە دڵە ڕاوکەیە بۆیە باسی گوندێکتان بۆکەین کە ئاژەڵدارانی پارێزگای بەتلیستایە لە باکووری کوردستانە لەگەڵ هاتنی وەرزی گەرماوە هاوین و مەڕومەڵاتەکانیان بۆ لە وەڕاندن ئەبەنە کوێستانەکان ڕۆژانەش دایان ئافرەت نزیکەی 20 کیلۆمەترە بڕن بە پیادە مەسافێکی زۆر زۆرە و یاخود زۆر جار بە گوێ درێژ ئەڕۆن بۆی لە بەرزایی کوێستانەکان مەڕەکانیان بدۆشن و لەوێ شیرەکەی لێ بگرن و دواتر ماست و پەنیری لێ دروست بکەن و ژێوی ژیانیشیان هەر لەسەر ئەوە بەیاکەن بابێکەوە بیبینین. لەگەڵ هاتنی وەرزی هاوین و گەرما ئاژەڵدارانی سنووری پارێزگای بەدلیست لە باکووری کوردستان مەڕ و ماڵاتەکانیان بۆ لەوەڕاندن دەبەنە کوێستانەکانی ئۆڤی ئافرەتانی سنوورەکەش ڕۆژانە نزیکەی 20 کیلۆمەتر بە پیادە و هەندێک جاریش بە گوێدرێژ ڕێگا دەبڕن بۆ ئەوەی مەڕەکان لە کوێستانەکان بدۆشن و دواتر شیر و پەنیر و ماستی لێ دروست بکەن.
ڕۆژانە بەیانیان زوو لە خەو هەڵدەستین و دووجار بۆ مەڕدۆشین دەچینە کوێستانەکانی ئۆڤی. دوای دۆشینی مەڕەکان شیرەکە دەهێنینەوە و بەرهەمی سوپیایی لێ دروست دەکەین. ئەرکی سەرشانمان قورسە چونکە کاری ماڵەوەش دەکەین. بێگومان ژیانی گوند قورسە بەڵام چێژبەخشیشە. ئافرەتانی گوندی یەنیجیک لە سنووری بەدلیسی باکووری کوردستان ڕۆژانە دەبێت فریای کاری ماڵەوە و مەڕدۆشینیش بکەوێت. بە شێوەیەک قورسایی ژیان تەواو کەوتۆتە سەرشانی بەڵام بە چێژەوە کارەکەی دەکات. ماشەڵڵا دەمیر کە دایکی 6 منداڵە باز لە ژیانی ڕۆژانەی دەکات. بەیانیان زوو لە خەو هەڵدەستین کاروباری ماڵەوە ڕێک دەخەم و دواتر 3 کاتژمێر بە پیادە دەڕۆم. لەو کوێستانە جوانانە ڕۆژانە 30 سەر مەڕ دەدۆشم. ئەو شیرەی بەدەستی دەهێنم دەیکەم بە ماست و بە پەنیر و دەیفرۆشم. ژیانمان قورسە بەڵام زۆر چێژبەخشە. ئاژەڵدارانی گوندی یەنیچیک کە 40 کیلۆمەتر لە شارۆچکەی هیزانی سەر بە پارێزگای بەدلیس لە باکووری کوردستان دوورە و هەروەها 2450 کیلۆمەتر لەسەر ئاستی دەریاوە بەرزە. لەگەڵ کۆتایی هاتنی وەرزی زستان و سەرما و هاتنی وەرزی گەرما ئاژەڵ و مەڕەکانیان بۆ لەوەڕاندن دەبەنە کوێستانەکان. خەڵکی ناوچەکەش جگە لە سوود وەرگرتن لە بەرهەمی شیرەکەی هاوکات سوود لە پێستە و گۆشتی مەڕ و ئاژەڵەکانیشیان وەردەگرن و بەشێکیان دەفرۆشن و بەشێکی دیکەشیان بۆ خۆیان بەکاری دەهێنن. بەدەر لەوەی کە ژنان هەمیشە ئازان و لە هەموو ئیشەکانیشە بەو شێوەیە کارەکەن سۆڤان ناوچەیەکەیە لە ڕۆژهەڵاتی کوردستانە بەڵام من خۆت زانین لە ناوە زۆر خراپم لە ڕۆژهەڵاتی کوردستانە کە یعنی کللتورێکی زۆر زۆر جوانیان هەیە بە هیوامە گەربینەران یاخودەر کەسێک زانیاری هەبوو ئضافەی بکات بۆی ئەم ناوچەیە یاخود ئەم گوندە بەرهەمی سپیاییان بۆ ژنەکانە یعنی هەموو ئەو ئافرەتانەی کە لە گوندەکەیان بەرهەمی سپیایی کۆ ئەکەنەوە چیان دەستکەوێت لەو بەرهەمە سپیایە تەنها مافی ئەوانە بەلە پارەکەی هەڵەگرنەوە بۆ خۆیان بۆ نمونەی تر ئەوەی لە بەرهەمی سپیایی دەربچێت لە گوندەکەیانە تایبەت کراوە بە ئافرەتان. اینجا ئافرەتانی و منتیقیان زۆر ئازان و زۆریش جوانن لەگەڵەوەشە زۆریش دەوڵەمەند بوون لە بەرەوەی بەرهەمی سپیاییان زۆرە و هەمووشی داهاتەکە بۆ ئەوانە ینی کللتورێکی زۆر تایبەتە و ئینشاءالله سەرچێکی لەسەرەکەین بزانین بۆی بە ڕوونتر پیشانی بینەران و بیسەرانی بین. بەڵێ لە باس و بابەتی خواردن و هەروەها سروشتی کوردستان و ئەوانە دەچینە ئەم ڕێنمایە نوێیانەی کە بۆ ڤایرۆسی کۆرۆنا ڕۆژانە دووبارە ئەکرێتەوە و ئەمڕۆ تەوەری سەرەکی ئێمە لە کۆتا هەفتەیە تایبەتمان کردووە بەوە چونکە تا تەندروستیمان تەواو نەبێت چەندێک سروشتمان جوان بێت چەندێک خواردنی باشمان هەبێت لەزەت و تام و چێژی لێ ناکەین هەر بۆیە لە کۆتایی هەفتەش هەوڵی مامانداوە چونکە دوێنێ کۆمەڵێ ڕێنمایی نوێ هاتە ئاراوە سەبارەت بە ڤایرۆسی کۆرۆنا کە لەم هەفتەیە بەهۆی پابەند نەبوونی هاوڵاتیان بە ڕێنمایەکانی تەندروستی 577 کەس لە سنووری پارێزگای هەولێر لە 577 شوێن ببورن لە هەولێر تووشی ڤایرۆسی کۆرۆنا بوونە و شوێن داخراون بەهۆی ئەوەی کە خەڵکێکی زۆر تووشی ڤایرۆسی کۆرۆنا بوونە ئەم شوێنانە داخراون بۆیە بۆ ئەوەی کە وردەکاریەکان بزانین ئێمە ئەمڕۆ میوانداری زۆر بەڕێز نەبەز عەبدولحەمید قای مەقامی هەولێرمان ناوەندی هەولێرمان کردووە و کۆمەڵێک پرسیاری لەو بارەیەوە لێ ئەەکەین بۆی کە زیاتر وردەکاریەکان بزانین کە چین. سەرەتا ڕۆژ باش و هیوادارین کە تەندروست باش بیت بەڕێز نەبەز. ئەمەوێت یەکەم جار بۆ پرسیارە دەست پێ بکەم وردەکاریەکان سەبارەت بە داخستنی ئەو شوێنانە چین لە ئێستادا و هەڵمەتی چاودێریکردنی ئەو شوێنانە چۆن ئەنجام دەدرێت کە داخراون و دواتر دەچین ناو پرسیارەکانی ترش بە ڕۆژانە چۆن مامەڵە لەگەڵ ئەم بەڕێوە چوونە ئەکەن ئەم ڕێکارە نوێیە. بەیانیتان باش ئێمە لە قایمێتی هەولێر لە سنووری قەزای هەولێر 6 لژنەمان پێکی ناوە بۆ جێبەجێکردنی ئەو ڕێنمایی و ڕاستپاردانەی چ لە وەزارەتی تەندروستی یاخود لە ژووری ئۆپراسیۆنی پارێزگای هەولێر دەردەچێت بۆ جێبەجێکردنی لژنەکانی ئێمە پێک هاتووە لە چاودێری بازرگانی و تەندروستی و شارەوانی و پۆلیسیان لەگەڵە ڕۆژانە دەرچوونی خۆیان ئەنجام دەدەن لە ناو شاری هەولێر لە دەوروبەری شاری هەولێر
لە ناوبازارەکانی هەولێر بە پێی ئەو تایبەتمەندیە جغرافیای خۆیان کەیانە لەبەرەوەی ئێمە 6 شارەوانیمان هەیە لە سنووری قەزای هەولێر هەر شارەوانێک لە هەر شارەوانێک لیژنێک پێکاتوە کە ژماریان دەکاتە 6 ژنە ڕۆژانە لە بەیانیەوە تاکوی ئێوارە سەردانی ئەو شوێنانە دەکەن پشکنینی ئەو شوێنانە دەکەن بۆ دڵنیابوون ئایا تا چڕات دەیەک پابندی ڕێنماییەکانن ئەو ڕێنمایانەی چ لە وەزارەتی تەندروستیەوە دەردەچی یاخود لە ژووری ئۆپراسیۆنەوە تا چڕات دەک جێبەجێیان کردووە ڕاستی ئەو کەسانی کە ڕێنماییەکانیشیان جێبەجێ نەکردووە ئیزراعاتیان بەرامبەر وەرگیراوە و بەرامبەریش بەردەوامیش ئەو ئیزراعاتانە وەردەگیرێتن لە 6ەوە ئەو لیژنانە دەست بەکاربوونە طبعاً پێشووتریش لیژنەکانی قایمیەت کاریان لەسەر ئەو بابەتە دەکرد و چەندین شوێن داخرا چەندین کەس سزا درا هەر لە سەرێتای ئەو بارودۆخە لە مانجی دوو دەست کرا بە چاودێریکردنی بازار بۆ ڕێگەگرتن لە گرانکردنی نرخی پێداویستیە پزیشکیەکان بە تایبەت دەمامک دەستچێش چەندین دەرمانخانە مارکێت هەروەها مەتخەرەکانی دەرمان کە ئەو کاریان دەکرد سزا دران لەبەر ئەوەی استیغلالی بارودۆخەکەیان کرد لە سەرەتاوە زۆر بە زۆر ئەوەی با بڵێن بە ڕێژەیەکی زۆر نرخەکانیان بەرز کردەوە لیژنەکانی قایمیەت چاودێری شوێنەکانیان کە عەلوەی سەوزە و مێوە کۆمپانیای کۆگاکان بۆ ئەوەی استیغلالی ئەو بارودۆخە نەکرێت خۆتان دەزانن لە کاتی ڕوودانی هەر ڕووداوێک یاخود هاتنی هەر بارودۆخێک یاخود بۆنەکان بە تایبەت جەژنەکان بەداخەوە کەسانێک هەنەکەوە هەوڵ دەدەن استیغلالی بارودۆخەکە بکەن و نرخ بەرز بکەنەوە بەڵام دواتر یینە سەر ئەو بابەتانە بە وتر بۆمان باسکی بەپەی زانیاریەکانە بەڵام ئەو 577 شوێنی کە داخراون زیاتر چ شوێنێک بوون خواردنگە بووە کۆگا بووە ینی بەگشتی شوێنێکی تایبەت بوون ینی زیاتر پەیوەندیان بە یەک سێکتەرەوە هەبووە یاخود بەگشتی کوێ بوون ئەوە زۆرتریشان لە کام شار بوون هەمووی لە ناوەندی سنتەری هەولێر بوو یاخود شوێنەکانی دیکەش بووە ئەو هەڵمەتە لە سنووری هەموو پارێزگای هەولێر ئەنجام دەدرێتن هەر هەموو قایمیەتەکان ناحیەکان بەڕێوەبەرایەتی ناحیەکان ئەو لیژنانەیان پێکی ناوە بەڵام ئەم باسی ناو شاری هەولێر دەکەم باعتیبار گەورەترین قەزایە لە سنووری پارێزگای هەولێر زیاتر لە ملیۆنە کەس لە سنووری قەزای هەولێر دەژیتن بە هەزاران مارکێت و شوێنی تێدایە ئەو ژمارێژ ڕۆژ بە ڕۆژ زیاد دەکاتن دوێنێش 18 شوێن داخرا دوێنێ ئێوانە ئێمە هەموو ڕۆژ ئەو داتایانە دەدەینە ژووری ئۆپراسیۆن ژووری ئۆپراسیۆنی پارێزگای هەولێر بەگشتی هەموو پارێزگای هەولێر بڵاو دەکاتەوە کە چەند شوێن داخراوە چەند ئیزراعات کراوە بەرامبەر ئەو کەسانێکەوە سەرپێچیان کردووە شوێنەکانیش بەڕاستی جۆرا و جۆرن نەک تەنها چێشخانەیەک یاخود کافەیەک بیتن لەبەر ئەوەی ئێمە باسی پابند نەبوون دەکەین باسی بەستانی دەمامک دەکەین باسی قەرەباڵغی دەکەین کە لەو شوێنانە ڕوودەدەن بۆ نمونە شوێنی دوکانی زێڕینگر داخراوە لەبەر ئەوەی چەند کەسێک لە ژوورەوە بووینە ڕەچاوی ئەو ڕێنمایانەی نەکردووە قەرەباڵغی دروست کردووە یاخود ماسچی نەبەستاوە دوکانی فرۆشتنی مۆبایل کەلوپەلی ماڵەوە کەلوپەلی بیناسازی دوکانی قماش فرۆش ئەو شوێنانی سەرپێچی شوێنەکان جۆرا و زۆر هەر هەمان کاتدا دەخرێن یان یەکەم جار ئەوەیان پێدرێت کە ئاگاداریان پێ ئەدرێت کە ئێوە سەرپێچی ئەەکەن ئاگادار بن یان هەمان کات کە دەبینن سەرپێچەکە کراوە لە عینی سەرپێچەکەیە شوێنەکان پێداخەن نامە پێشتر ڕامانگەیاند و بڵاویشمان کردەوە و هۆشداریشماندا کاسبکاران و پیشەوەرانی ناوشاری هەولێر بە تایبەتی کەوا پێویستە پابند بن لە دەستگاکانی ڕاگەاندن لە سەردانەکانی خۆمان ئێمە پێشی ئەو بەرواری کە باسی دەکەم 6 سەردانی بازاڕەکانمان کرد لەلایەن پارێزگای هەولێرەوەش هەڵمەتێکی فرەوان ئەنجامدرا لە سنووری هەموو پارێزگای هەولێر زیاتر لە 150,000 دەمامک دابەش کرا وەکو هوشداریەک بۆ ئەو کاسبکارانە بۆ ئەو هاوڵاتیانە کەوا کار دەکەن لەو شوێنانە بۆیە ئێمە لە قۆناغی ئاگدارکردنەوە و هۆشداریدان دەرچوین خەڵکەکەش پێڕاگەیەندراوە کەوا پێویستە پابەندی ڕێنماییەکان بیتن
ئێستا کە لژنەکان دەگەنە هەر شوێنێک کە پابەن نەبیتن ڕاستەوخۆ دادەخرێتن داخستنەکەش بەڕاستی دەبی سەردانی قایمقامیت بکاتن ئەگەر جاری یەکەمی بیتن بەڵێ نامەی پێپڕ دەکرێتەوە ماوەی ڕۆژێک دوو ڕۆژە تا سێ ڕۆژیشمان هەبووە کە شوێنەکە داخراوە بەڵێ نامەی پێپڕ دەکرێتەوە کەوا پابەن بی جارێکی تریش ئەو سەرپێچێ دووبارە نەکاتەوە بەڵام ئەگەر دووبارەی کردەوە ئەوە سزایەکە تونتر دەبیتەوە سزای دارایی دەدرێتن ماوەی داخستنەکەی درێژ دەکرێتەوە بە نمونە چەند ڕۆژە بێت چاک نەبەس ئەگەر بە دەقیقی پێمان بڵێیت بۆ نمونە ئەو شوێنە کە دائەخرێت لە چه حاڵەتێکا پێبژاردننی پێیەکەن یاخود سزای دارایی پێ ئەیان بەسەریا یاخود چەند ڕۆژی پێ ئەچێت کە بۆی هەیە جارێکی تر بیکاتەوە بە دەقیقی ینی ماوەی هەفتەیەکە مانگێکە و ئەو پارەی کە بۆی دانراوە وەکو غرامە چەنە بەخۆی ئێمە ئێستا شوێنمان هەیە کە لە ڕۆژی شەممەی ڕابردووە داخراوە لە یەک شەممەی ڕابردووە داخراوە چەند شوێنێکی وامان هەیە تاکو ئێستا بۆیان نەکرێتەوە مەرجی کرانەوەش ئەوەیە دەبی پێبژاردننی بۆ بکرێ غەرامە بکرێتن بەڵام ئێمە ئەوە لە بیر نەکەین لەمە دووە بەڕاستی لەبەر ئەوەی ئێمە گەیشتینە قۆناغێکی مەترسیدارتر ڕێو شوێنەکان ڕێکارەکان تونتر دەکرێن تونتر کراون هەروەها لە ڕاگەیاندراوی یاخود لە بڕیاری ژووری ئۆپراسیۆنی ژوا هاتووە کە بۆ ماوەی یەک هەفتە دەبی دابخرێتن ئەو شوێنەی کە سەرپێچی بکە ئەگەر جاری یەکەمیشی بیتن ئێمە بۆ ماوەی هەفتەیەک بۆی ناکرێتەوە کەواتە ئەگەر دووبارەی بکاتەوە ئەوە ماوەکە درێژتر دەکرێتەوە و سزایەکە تونتر دەکرێتەوە ئەمە ئەو ڕۆژکۆبنەوەی گەنجام دەدەین لە ژووری ئۆپراسیۆن بۆ ئەوەی کە دوای ئەوەی ئاگادارن دوێنێ لە وەزارەتی ناوخۆ کە بەیانێک دەرچوو دەسەڵات درا بە پارێزگاکان بە ئیدارە سەربەخۆکان کە لە ژوورەکانی ئۆپراسیۆن بڕیاری بدەن بە پێی واقعی پارێزگاکەی خۆیان یاخود بە پێی واقعی ئەو شوێنەی چ قەزایەک بیتن یاخود شارۆچکەیەک بیتن چ پێویستە بکرێتن وا بڕیار بدرێتن بۆیە دواتریش دوای کۆبوونەوەی ژووری ئۆپراسیۆن زانیاری و یاخود وردەکاری زیاتر کاک نەبەز لەوە ئەچێت لەم کۆبوونەوە کە ئەمڕۆ ئەنجامەدرێت بڕیاری نوێ دەربچێت بۆ قەدەغی هاتوچۆ وڵای ئەوەی دەهێلینەوە بۆ دوای کۆبوونەوەکە لەبەرەوەی ناکرێ ئەمە بە پێش حەدەسەکان بکەوین یاخود بە پێش بڕیارەکان بکەوین خۆشت دەزانی لە ژووری ئۆپراسیۆن بڕیارەکان تاکە کەسی نییە بە بڕیاری ژووری ئۆپراسیۆنە کە بەڕێز پارێزگار سەرپەرشتی دەکاتن کە ئەندامانی ژووری ئۆپراسیۆن لەسەرچی ڕێککەوتن ئەوە دەبیتە بڕیار و ڕادەگەیەندرێ دواتر بەڵام بە باسی ئەوەی کە لە ڕۆژانی ڕابردوو یاخود ئەوەی پێشووتر دەکەین کە بڕیارەکان چۆن بۆ چۆن جێبەجێ کراوە ئەو شوێنانەی کە داخراون بۆ نمونە مەدانی پەلەوەەر فرۆشان باسکل فرۆشان ئیماتۆران هەروەها پێشانگاکانی ئۆتۆمبیلان مەلەوانگەکان شوێنەکانی مەساج هۆڵەکانی وەرزش ئەو شوێنانە هەمووی داخرا کاک نەبەس جەنابتان وتان باسیەوەتان کرد کە ئێوە تەنانەت دوکانی زەڕەنگەریشتان داخستۆ کە بینتانە چەند کەسێک لە ژوورۆ قەرەباڵخیان دروست کردووە ئەمە ئەو پرسیارە دروست دەکات ئەو خاوەنکارە ئەو خاوەن دوکانە خاوەن مۆڵە بەرپرسیارە لەوەی کە ئەو کەسەی کە ئەچێتە ئەوێ ئەو کڕیارە دەمامک نەبەستێت واتە سزای خاوەن دوکانەکە ئەدەن ئەگەر کەسانێک ببینن لە شوێنە کۆبوونەتەوە یان چۆن لەگەڵیانە مامەڵە دەکەن سزا بۆ کامیانە بێت کە دەمامک نەبەستن و لە شوێنێک کۆ ببنەوە مەسلەی بەرپرسیارەتی طبعاً لە قۆناغەکانی سەرەتایی ئەو بارودۆخە کە قەدەغەی گشتی هاتوچۆ هەبوو کەوا خەڵک لە ماڵەوە بوو فەرمانگەکانی حکومی ڕاگیرا بوون شوێنەکان زۆربەی زۆری داخرا بوو ئەرشی حکومت قڕستر بوو بەرپرسیارەتی سەرەکی لەسەر حکومت بوو کەوا تەندروستی کۆمەلگا بپارێزیتن ئەو ڕێنمایانە جێبەجێ بکاتن ئەو ڕێکارانە بگریتە بەر بەڵام ئێستا خۆتان دەزانن کە ئەو کرانەوە کرایە ئاسانکاری بۆ کاسبکاران کراوە کەوا لە کار و کاسبی خۆیان بەردەوام بن شوێنەکان زۆربەی کرایتەوە هاوڵاتی کە قەدەغەی هاتوچۆ نەبووە کە دێتە دەرەوە بەرپرسیارەتی ئەو هیچی کەمتر نییە لە حکوومەت لە تیمەکانی تەندروستی لە هێزەکانی ناوخۆ ئەو هاوڵاتیش بەرپرسیارە بۆ نمونە ئەوەی باست کرد خاوەنی شوێنێک خاوەنی دوکانێک طبعاً خۆی بەرپرسیارە ڕێنمایی لەبەرەوەی پێدراوە کەوا دەبی
ئەو ڕێنمایانە جێبەجێ بکە کەسێک دەچیتە ئەو شوێنەکەی ناوی ڕێگەی پێ بدە بە بێ ماسک بچیتە ژۆرەوە چۆن لە ئێستا لە فەرمانگەکان هەیە فەرمانگەکان هەمووی لە پرزگەوە هەر هاوڵاتێک هەر مڕاجعەک سەردانی و فەرمانگەی دەکا دەبی دەمامچی بەستا بێ جنا ڕێ پێ نادرێ بچیتە ژۆرەوە بۆیە خاوەنی ئەو شوێنەش بەرپرسیارە لەوەی کە ئەو هاوڵاتیانەی بۆ کڕینی شتومەچیش سەردانی دەکەن دەبی پابندی ڕێنماییەکان بن دەبی دەمامچیان بەستاوی هەر خۆمان کە سەردانی ناو بازارمان کردو بۆ نمونە هاوڵاتێک یاخود خاوەنی شوێنێک باسی لەوە کردووە کەوان ناتوانیتن بە هاوڵاتی بڵێتن بیبەستە بەڵام دەتوانی پێی برێن بۆ نییە بێ ژۆرەوە ئەگەر پابندی ڕێنماییەکان نەبی لەبەرەوەی کەس نازانێ ئایا و هاوڵاتی کە دەستا و شوێنە هەڵگری ئەو ڤایرۆسە یان نا ئەگەر هەڵگربی ئەوە دەچی دەست لە کاڵایەکان دەدا لە شتومەکەکان دەدا لە هەر شتێک لەو دوکانە لەو شوێنە بیتن تەمان ئەو ڤایرۆسە بەجێ دێلی کە ئەو ڤایرۆسە بەجێ دێلی یەکتر دوای ئەو دێتە ژۆرەوە خاوەنەکەی خۆی توش دەبی خۆی لە مەترسیدایە لەبەرەوەی ڕۆژانە چەندین کەس سەردانی دەکاتن بۆ نمونە ئێستا ئێمە ڕۆژانە بەدایان سەردانی کەرمان هەیە لە قایمێت ئەگەر پابند نەبین خۆمان مەترسێکە لەسەر خۆمان زیاترە بەڕاستی ئەگەر دەمامک نەبەستین لە کاتی بینینی هاوڵاتیان ئەگەر دەستچێژ نەبەستین ئەگەر ئەو ڕێنمایان یاخود ئەو ڕێوشوێنە تەندروستیانەی دانراوە جێبەجێ نەکەن مەترسێکە لەسەر خودی خۆمان فەرمانبەرەکانی ئێمە زیاترە بەدڵنیەوە بۆیە خاوەنی ئەو شوێنەش بەڵێ بەرپرسیارە چۆن لە بەیانی وەزارەتی ناوخۆش هاتووە شۆفێری تاکسی شۆفێری ئۆتۆمبیل ئەگەر سەرنشینی لەگەڵ بیتن پێویستە دەمامک بباستی ئەو بڵێ کاک نەبەس هەموو ئەم ڕێنماییانە ماوەیەکی زۆر دوور و درێژە کە ئێوە کاری لەسەرەکان لەگەڵ دەستپێکردنی کۆرۆنا ئێوە بەردەوام ئەم ڕێنمایانەتان یاوە بە هاوڵاتیان بەڵام ئێستا بە لە بەرچاوگرتنی ئەو زیادبوونی ئەو حاڵەتانی کە هەیە لە هەموو شار و شارۆچکەکان ئێوە چ ڕێنمایەکی نوێ دەرئەکەن یاخود ئەگەر ڕێنمایەکی ورتر بێ بۆ نمونە ئەمڕۆ بە تایبەت کە کۆ ئەبنەوە ئایا پێتان وایە کە شتێکی جیاوازتر هەیە ڕێکارێکی جیاوازتر هەیە کە بیگرنە بەر هەم ڕەچاوی بژێوی ژیانی هاوڵاتیان بکەن هەم ڕێکارەکانی شتونتر بکەنەوە وردەکاری ئەوەمان ئەگەر بە کورتی پێ بڵێیت بەخۆی طبعاً هەر قۆناغە کە مەترسی تر دەبیتن لەوەی تر ڕێکارەکان دەبیت تونتر بکرێتەوە بەڵام ئەوەی ئێمەی نیگەران کردووە باری دارایی خەڵکە بەڕاستی هاوڵاتیان بژێوی ژیان ڕۆژانەیان کە لە بازار پەیدا دەکەن ئەوە کێشەی ئێمەیە ئەجینا پێویستە ڕێکارەکان بە تونترین شێوە جێبەجێ بکرێتن بڕیاری زۆر تونتر دەربچیتن لەبەر ئەوەی ڕۆژانە ژمارەی توشبووان لە زیادبووندا ئێمە باسی هەولێر بکەین کە ئێستا لە سەروی 50 و 60 و 70 ڕۆژانە توش دەبیتن لە پارێزگاکانی تر زیاترە بەڵام کە ئەو ئاسانکاریە دەکرێتن ئێمە هەردەم داوامان لە هاوڵاتیان کردووە بۆ ئەوەی ئێمەش بتوانین کە ئاسانکاریان زیاتر بۆ بکەین کەوا ناچار نەکرین کە ڕێکاری زۆر تونتر بگرینە بەر پێویستە پابند بن پێویستە خۆیان بپارێزن پێویستە دەوروبەریان بپارێزن بەڕاستی لە زۆر شوێن ئێمە کە بابلێن کە دەبینین زۆر ئێمە نێگران دەکاتن کەوا خەڵکانێک هەیە پابند نابن تاکوی ئێستاش ترسیان لەو ڤایرۆسە نیە ترسیان لەوە نییە کە توش دەبن لە دەوروبەری خۆیان ناترسێن ئەوە ئێمەی زۆر زۆر نیگەران کردووە هەر ئەو پابند نەبوونەی هاوڵاتیانی شەکەوا ماوە حکومەت ڕێکارەکان تونتر دەکە و بڕیاری تونتر دەردەچیتن کە ئێمەش جێبەجێ دەکەین وەکو قایمقامێتەکان وەکو جیهەتی جێبەجێکار ئەو بڕیارانەی چ لە وەزارەتی ناوخۆ ئەو ڕێنمایانەی لە وەزارەتی تەندروستی لە ژوورەکانی ئۆپراسیۆن ڕاستی ئێمە وەکو قایمقامێت کە ڕوبەڕووبوونەوەی ڕاستە و خۆمان لەگەر خەڵکەوە ئەرکەکەی ئێمە قوڕستر کردووە خەڵک پابند ناوی هەردەم داوامان لەو هاوڵاتیانە کردە کەوا هاوکارمان بن کەوا خۆیان بپارێزن ئێمە بپارێزن بۆ ئەوەی کەوا ئەو ڤایرۆسە دوور بکەیتەوە لە هەموو لایەک ناچار نەبین کە بەو بارودۆخە زەحمەتەی دارایی کە هاوڵاتیان سزا بدەین بەڕاستی هەر هاوڵاتێک کە غەرامەی مالی دەکەین زۆر نیگەران دەبین بەڵام ناچارین کەوا غەرامەی بکەین بۆ ئەوەی جارێکی تر دووبارەی نابێتەوە بەبتە عیبرەت بۆ ئەو کەسانەی بۆ دراوسەیەکەی لە بازار لە شوێنەکان ئەوانەی ترکە پابند نابن بۆیە هەموو قۆناغە کە مەترسیدارتر دەبی ڕێکاری تونتری لەگەر دەبی و بڕیاری تونتری لەگەر دەبی بەڵێ کاک نەبەز ئەما وەکو ڕێکارەکان بۆ ئەو مۆڵ و ئەو شوێنە گشتیانەی کە خەڵک سەردانی ئەکات وەکو
کڕیار و فرۆشیار لەو شوێنانە هەن بەڵام لەگەڵ ئەوە شامێ بزانم وەکو تیمەکانی ئێوە لە قایمەت چکارێکتان کردووە بۆ ئەو خواردنانەی کە دەستی بەسەرا ئەگیرێت بەهۆی ئەوەی کە بیان بە خراپ هەڵگیراوە یان ماوەیان بەسەر چووە چونکە ئێستا کە هەر باسی قەدەغی هاتوچۆ بکرێت خەڵک زۆر بیر لەوە ئەکاتەوە کە بچێت زیاترین شتومەک بۆ ماڵەوە بکرێت کازانێت کە دۆخەکە بەرەو خراپی ڕات و ئەکرێت ئەمە ببێتە فرسەتێک خواردنی بە ماوە بەسەرچوو زیاتر بهێنرێتە لە کۆگاکان بهێنرێتە ناو مۆڵەکان و ناو دوکانەکان تیمەکانی ئێوە چۆن بەرەنگاری ئەوە ئەبنەوە و ئامارێک لەبەردەستان هەیە کە چەند تۆن تا ئێستا خواردنی بەسەرچوو یاخود خراپ هەڵگیرا و دەستی بەسەراگیرا بێت. ئێمە لە قایمێت 28 لژنەمان هەیە ئەو لژنانە ڕۆژانە کارەکان ئەنجام دەدەن لە هەموو سەکتەرە جیاجیەکان کە پەیوەندی بە ژیانی ڕۆژانەی هاوڵاتیان هەیە پەیوەندی بەو بە ئیش و کاری خەڵکەوە لە هەمووی گرنگتر لەو لژنانە لژنەی چاودێری کردن و پشکنینی بازاڕە کە وەکو لژنەیەکی باڵا لە شاری هەولێر و دەوروبەری کار دەکاتن نوێنەری هەموو لایەنەکانی پەیوەندداری تێدایە وەکو چاودێری بازرگانی و تەندروستی و ڤێتەرنەری و گەشت و گوزار کۆمەڵی چێشخانە و ڕێستۆرانتەکان بەرگری شارستانی ئاسایشی هەولێر نوێنەری ئەو هەموو لایەنە نەکۆ دەبنەوە وەکو لیژنەیەکی هاوبەش کار دەکەن ئەوە بە بەردەوامی بەپێ ئەو پلان و بەرنامەی خۆیان ئەو لیژنە کە دەرچوونەکانیان ئەنجام دەدەن لە شاری هەولێر لەگەڵ ئەو لیژنەی قایمەتیش بەدەیان لیژنەی تری لاوەچیە کە سەر بە فەرمانگەکانن وەکو تەندروستی وەکو ڤێتەرنەری وەکو چاودێری بازرگانی کە ئەوانیش گەڕانەکانی خۆیان دەکەن لە ناو شاری هەولێر و دەوروبەری ئێمە لە ڕێگای لیژنەی قایمەتەوە تەنها تاکو ئێستا زیاتر لە 130 تۆن خۆراکی ماوە بەسەرچوو دەستی بەسەرداگیرا و لە ناو بردراوە لە یەکیەکەوە تاکو ئەمڕۆ یەکیەکی 2020ەوە زیاتر لە 130 تۆنە نزیکەی 200 میلیۆن دینار سزای ئەو کەسانە بووە کە سەرپێچیان کردووە کە غەرامە کراون کە مەوادی ماوە بەسەرچوو لە شوێنەکانیان دەستی بەسەرداگیراوە یاخود کاڵایەک خۆراکێکی قەدەغەکراویان بە قاچاق هێناوە یاخود لە کۆگاکانیان ماوەی بەسەرچووە ئاگداری لایەنە پەیوەنددارەکانیان نەکردووە ئێمە گەڕانی ئەو لژنانەش تەنها لە بازاڕەکان نیە لە مارکێتەکان نیە زیاتر تەرکیزیش لەسەر کۆگاکان دەکەن لەبەر ئەوەی شوێنی تێکچوونی خۆراک لە کۆگاکانە لە دەواازەکان پشکنینی پێویستی بۆ دەکرێتن هیچ خۆراکێک بەبێ ڕێگە پێدان و بەبێ ئەوەی شیاو نەبی بۆ خواردن لە دەواازەکان ڕێگەی پێ نادرێتن بۆیە تێکچوونەکان زۆربەی زۆری لە کۆگاکان تێک دەچیتن لەو شوێنانەی کە خەزن دەکرێتن بە پێی ئەو ڕێنمایە تەندروستیانە کۆگای ناکەن بە تایبەت لە وەرزی هاوین لە کاتی گەرما و حاڵەتانە زیاتر ڕوودەداتن لژنەکانمان بە بەردەوامی دەتوام لەم هەفتانە سەردانی ئێرە ئەو کۆگانە دەکەن لژنەکانی تەندروستی چاودێری بازرگانی زۆر جاریش لە کۆگەکان دەستی بەسەرداگیراوە یاخود بۆ نمونە لە مارکێتێک جۆرە خۆراکێک دەستی بەسەرداگیراوە بەڵام دوای ئەوەی لێکۆڵینەوەمان کردووە لە سەرچاوی ئەو خۆراکە سەرچاوەکەمان دۆزیتەوە هەروەها بە قاچاغیش زۆر جار خۆراکی قەدەغەکراو داخل دەکرێتن وەکو هێلکە کە چەندین جار دەستمان بەسەردا کردووە لەبەرەوەی هێلکە ناکرێت هاوردە بکرێتن ئەگەر هێلکەکە گریمان شیاویش بوو لەبەر ئێوەی ئێمە لە کوردستان ئەو حەقلانەمان هەیە کەوا بتوانی بای کوردستان یاخود بە پێی پێداویستی هاوڵاتیانی کوردستان بگرەی عێراقیش کە هێلکە بەرهەمێنی لە سنووری پارێزگای هەولێر سەرچاوی سەرەکی دابینکردنی هێلکەیە بۆ هەموو عێراق 5 حەقلی گەورە لە سنووری پارێزگای هەولێر هەیە کە لە شوێنەکانی پارێزگاکانی تری کوردستان و عێراق نیە هەروەها گۆشت جگەری قەدەغەکرا ئەوانە هەمووی زۆر جار بە تۆن دەستی بەسەرداگیراوە لە ڕێگای لیژنەکانی ئێمەوە بۆیە ئەو لیژنەی قایمێت بە بەردەوامی چاودێری بازار دەکاتن ئەو کەسانی بەڕاستی کە پابەندیش نەبن دەست بەسەر خۆراکەکانیان داگیراوە هاوڵاتیش پێویستە هاوکارمامی بەڕاستی شارێکی گەورەی وەکو هەولێر لە ڕێگای ئەو لیژنەیە وەکو پێویست احتیمالە نەتواندرێت سەردانی بکرێت یاخود هەمووی کۆنتترۆل بکرێ و داپۆشێ زۆر جار ئێمە سوودی تەواومان لە زانیاریەکانی
هاوڵاتیان وەرگرتووە کەوا تێبینی ئەویان کردە لە شوێنێک موادێکی ماوە بەسەر توێ ئاگداری کردینەوە ئێمە چوینە دەستمان بەسەرداگرتووە بۆیە هەردەمدا ئەومان لێکردوونە کەوا هاوکارمان بن هەروە بەڕێوەبەرەتی ئاسایشی هەولێر ئاسایشی بازگەکان بەڕاستی جێگای دەستخۆشیە کە چەندین جار دەستیان بەسەر ئەو کاڵا و خۆراکانە داگرتووە کە بە شێوەی قاچاق داخل بەڵێ قایمەقامی ناوەندی هەولێر بەو هیوایە کە هاوڵاتیان چاودێری هەموو ئەو ڕێنمایانە بکەن کە لە قایمەقامەت و هەروەها لە وەزارەتی ناوخۆی هەرمی کوردستانەوە دەرەچێت بۆ پارێزگاریکردنی هاوڵاتیان ئەمانە هەموو ڕێکارێکن بۆی کە هاوڵاتیان پارێزراو بن لە ڤایرۆسی کۆرۆنا و ئەم دۆخە تێپەڕێنین زۆر سپاس دەکەین نەبەز عەبدولحەمید قایمەقامی ناوەندی هەولێر کە لەگەڵمان بوویت و وەڵامدەری پرسیارەکانمان بووی زۆر سپاس بۆ بەشداریکردنە دووبارەت بە هیوای تەندروستێکی باش سپاس بۆ ئێوەش بەڵێ وەک هەموو ڕۆژێکی دیکە ئەمانەوە بزانین کە شوهۆی شارەکانی کوردستان چۆنە و ئاستی پلەکانی گەرمان گەشتۆتە چ ئاستێ بابەیەکەوە بینەری بین. بۆ زانینی ئەو زانیاریانەی کە لە ناو شاری هەولێرە هەیە ئەمڕۆ ئێمە پەیامنێرمان ئاراس ئەحمەدمان لەگەڵ ئەبێت لە شاری هەولێر ڕۆژ باش ئاراس هیوای تەندروستیت بۆ خوازم پێمان بڵێ کە زانیاریەکان چین لە شاری هەولێر لە ئەمڕۆدا. سڵاو ئاراس. ئەسڵاتان لێبێ ڕۆژتان باش ئەمڕۆ کەمێکی دیکە ژووری ئۆپەراسیۆنەکانی پارێزگای هەولێر کۆ دەبێتەوە ئەمڕۆ قەدەکە هاتوچۆ لە پارێزگای هەولێر ڕدەگەیەندرێت بەڵام ڕێنمایی بە ڕێنمایی تایبەتی ژووری ئۆپەراسیۆن چکە دوێنێ شەو دوای کاتژمێرنەوە وەزارەتی ناوخۆی حکوومەت هەرێمی کوردستان سەرجەم پارێزگا و ئیدارە سەربەخۆکان و ژووری ئۆپەراسیۆنەکانی پارێزگاکانی سەرپشت کرد لەوەی کە خۆیان قەدەکەی هاتوچۆی پارێزگاکان ئیدارەی سەربەخۆی خۆیان ڕابگەن بەڵام ئەوانیش کۆمەڵێک ڕێنمایان هەبوو لەوانە جارێکی دیکە بە بڕیاری وەزارەتی ناوخۆ پێویستە سەرجەم هۆڵەکانی وەرزشی و سنتەر و
چێشخانەکان بکرێن بە دیلیڤەری و هەروەها سنتەرەکانی جوانکاری و کۆمەڵێک شوێنی دیکە کە پێشتر لە قەدەغا هاتوچۆدا قەدەغیان لەسەر بوو ئەمانە پێویستە جارشکە قەدەغە بکرێن و هەروەها داوامی فەرمیش داوامی فەرمی فەرماگەکانیش تاوەکو سێ هەفت ڕادەگیرێت بە فەرمی ئەمەش بۆ یەکەوە هاوڵاتیان دوور بن لە سەلامەتی و نێوانیان زیاتر بێت و لە یەک نزیکبوونەوە ڕوونەدات. جگە لەوە سۆڤان بەداخەوە لە ماوەی 24 کاتژمێر ڕابردوو تەنها لە پارێزگای هەولێر ئەوەی دوێنێ شەو درەنگانی شەو وەزارەتی تەندروستی بڵاوی کردەوە 41 توشبوو لە هەولێر هەبووە ئەوەی جێگای نیگەرانی ئێمەی ڕۆژنامەنووسانیش ئەوەیە کە چەند ڕۆژنامەنووسێکیش ینی بەرکەوتن و ینی ڕۆژنامەنووسانی هاتنە ڕیزی ئەو هاوڵاتیانەی کە ڕۆژانە لە ڕیزی ئەو کەسانن کە بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە یاخود بەرکەوتەی ڤایرۆسی کۆرۆنا و لە سنتەرەکانیان لە نەخۆشخانەکانی تایبەت بە ڤایرۆسی کۆرۆنا چارەسەرەوە دەگەن ئەمەش زەنگێکی مەترسیدارە بۆ سەر ڕۆژنامەنووسانکەوە پێویستە ینی ئەوەش دەرخەری ئەوەشەکە ڕۆژنامەنووسان لە هەموو بارودۆخێکدا لە سەنگەری پێشەوەی ڕووداوەکان بۆیە ڕۆژنامەنووسانیش بە دەرنەبوو لە هەڵگرتنیان لە تووشم بە ڤایرۆسی کۆرۆنا چاوەڕێژ دەکرێت لە چەند ڕۆژی داهاتوودا ژمارە و ڕۆژنامەنووسانەی کە بەرکەوتەی ڤایرۆسی کۆرۆنان زیاتر بێت. بەڵێ ئاراز بۆ پێ بێ کە بیستوتێکە ڕۆژنامەنووسان بەداخەوە توش بوون هەستەکەم تۆش دەمامکەکە و زۆر توندتر کردووە وای لیا تۆ کە باش قسە بۆ ناکرێ هەرچەندە ڕۆژنامەنووسان بەگشتی لە ناو دەستگای کوردستان 24 زۆر پابندن بە ڕێنمایەکانەوە بەڵام ئەوەش دڵێکی لا دروست کردووی ئەگەر خوا نەخواستە گرتیشە مێرەوە ئاراز بۆ ناو دەستگا. هاژە خۆی بە هیچ دەستگایەکی ڕاگەیاندن ئەوە بە شایەدی زۆربەی زۆری کارمەندان و بەڕێوەرانی کوردستان 24 هیچ دەستگایەکی ڕاگەیاندن بەقەت کوردستان 24 پابەندی ڕێنمایەکانەوە لە سەرەتاوە تاوەکو ئێستاش بە تەواوی پابەندی ڕێنمایەکانەوە کارمەندانی دەستگاکەیان کەناڵی کوردستان 24 بە تەواوی پابەند کراون کە پابەند بن بە خۆپارێزی هەروەها بەکارهێنانی کەلوپەلی خۆپارێزی بۆ ئێمەش ئەنی کەوەکو پەیامنێران زیاتر تێکەڵی خەڵکی زیاتر ڕۆژانە و خەڵکو ناو قەرەباڵغین پێویستە زیاتر پابەند ئەمەش بۆ ئەوەیەکەوە کاتێک دەگەڕێنەوە دەستگا گیانی هاوکارانمان گیانی کارمەندانی کوردستان 24 کەن لە ژوورەوە لە نیوزڕوم لە بەشەکانی کە دەوام دەکەن گیانیان پارێزراوە بێت چکەلەوانی ئێمە 2000 ڤایرۆسەکە ببینەوە ناو کەناڵەکە بۆ ئێمە پێویستە زیاتر خۆمان بپارێزین ئینشاڵڵا پارێزراوە بن و دوورە بن لە هەموو نەخۆشی و ناخۆشیەک و سەلامەتە بن ئاراز. بەڵێ زۆر سپاس دەکەین ئاراز پێگومان دەست خۆش و هیوای تەندروستی بۆ هەمووتان ئەخوازین هەر دەبێت بۆ چەشنش بێت کە ئێمە خۆمان بپارێزین چونکە دواتر ئێمە وەکو پێشەنگێک وین بۆ خەڵک ئێمە قسەکەکەین باسەکەکەین دەڵێن کۆرۆنا وا مەترسیدارە ناکرێت خۆمان پابند نەبین بۆیە ئێمە وەکو پێشەنگێک ئەگەر چاو لە خۆمان بکەین بۆی کە هاوڵاتیانیش بە هەمان شێوە پابندی ڕێنمایەکانی خۆپارێزی بن لە ڤایرۆسی کۆرۆنا. زۆر سپاس کە لەگەڵمان بووی ئاراز هیوادارین کە تەندروست و سەلامەت و پارێزراو بیت. بەڵێ هەر لە ناو دۆخی کۆرۆنا و لە ناو ئەو بابەتە مێنینەوە کە هەندێک زانیاریمان بۆ ئامادە کردوونەوەش لەسەرەوەی کە لە 5 توشبووی کۆرۆنا یەکێک بە سەختی تووشێ بێ و ئاوباری تەندروستی ناجێگیرە بێت بەپێی توێژینەوەیە کە لەلایەن ژمارەیەک توێژەر و پزیشکی جیهان ئەنجام درراوە ئەو کەسانەی نەخۆشیەکانی دڵ و شەکرا سیەکانیان هەیە ئەگەری مردیان بە کۆرۆنا 12 جار لە کەسانی ئاسایی زیاترە هاوکات لە کۆی 5 کەسی توش بوو بە کۆرۆنا یەکێکیان زۆر بە سەختی تووشی ڤایرۆسەکە بێت کە بەداخەوە لەوانەشە ئەو توێژینەوەیانی هەرچەندە تا ئێستا توێژینەوەیکی زۆر دقیق نەکراوە بەڵام بەردەوام زاناکان لە هەوڵان بۆیە لە بەشێکی دیکەی توێژینەوە کەشە هاتووە کە لە سەدا 22 دانیشتوانی جیهان بەدەست یەکێک لە نەخۆشیە شاراوەکانەوە ئەناڵێن و واتە لە 25 کەس یەکێک نەخۆشی شاراوی هەیە. ئەمەش ئەوە دەرەخات کە ئەگەری هەیە 349 ملیۆن کەس لە جیهاندا بە سەختی تووشی ڤایرۆسی کۆرۆنا ببن. بەڵێەوە هەروەها ئاماژە بۆش کراوە کە لە سەتا یەکی ئەوانەی تەمەنیان لە خوار 20 ساڵەوەیە تووشی ڤایرۆسی کۆرۆنا بوون و لە بەرامبەر ئەمەشدا لە سەتا 20 ئەوانەی تەمەنیان لە سەروی 7 ساڵەوەیە تووشی کۆرۆنا بوونەوە پێویستیان بە نەخۆشخانە. سۆڤان مەبەست لە نەخۆشیە شاراوەکانەوەیە زۆر جار کەسانێک هەن هیچ کات بڵێن
ساڵانە بۆ خۆیان درکیان بەوە نەکردووە 6 مانگ جارێک بێگومان یا حەز ناکەی چونکە هەندێ نەخۆشیە هیچ نیشانەیەکی نییە بەڵام شاراوەیە لە جەستەی مرۆڤ بۆیە ئەوانە ئەگەری توشببوونیان هەیە دوجار ئەوە چێتەوە سەرەوەی کە باشترین خۆپارێزیە باشترین کات لە ڤایرۆسەکە بۆی ئەو نەخۆشیە شتیا سەر هەڵناو و زیاتریش کاریگەری نەبێت لەسەر باڵەوە هەر 6 مانگ جارێکیش زۆر باشە کە هەریەک لە ئێمە چێکێکی خۆمان بکەین پشکنینێک بکەین بۆ ئەوی کە بزانین چ نەخۆشیەک هەیە و چی نوقسانیمان هەیە لە ڤیتامینەکان پشکنینە نەکردو سۆڤان لەوەتەی ڤایرۆسی کۆرۆنا هەیە من سەردانی هیچ نەخۆشخانەیەکم نەکردووە نەچووم و نازانم بەڵام وەکو خۆم بە بەردەوام چاودێری خۆمەکەم کە چ ڤیتامینێک بخۆمە زانین ئێستا بە بەردەوام هەر هەمومان ئەبێەوە بزانین خواردنی ڤیتامین سی زۆر گرنگە خواردنی ڤیتامین دی زینک ئەمانە ئەو کۆمەڵە دەرمانانە یا کۆمەڵە چارەسەران کە ئەتوانین بەبێ ڕێنمایی پزیشکیش بەکاریان بێنین بۆی کە پارێزراو بین بەرگری لەشمان بەرامبەر بە ڤایرۆسی کۆرۆنا بەهێز بکەین. گوندی لۆکۆمێر لە بۆسنا کە 1500 متر لەسەر ئاستی دەریاوە بەرزە بە ناوچەیەکی دوور و پارێزراو لە ڤایرۆسی کۆرۆنا هەژمارەکرێت چونکە دانیشتوانەکەی لە سەرەتای بڵاوبوونەوە و تەشەنەکردنی ڤایرۆسەکە لە جیهان ڕێکاری خۆپارێزێکی زۆر باشیان گرتە بەر تێکەڵاو بە خەڵک نەبوون نە ئەشیان هێش کەس بێت بۆ لایەن بەو شێوەیە نە ڕێگەیان ئەدا کەس بێت سەردانیان بکە و نەخۆشیان ئەچون سەردانی هیچ شوێنە بکەن بەڵام لە کاتێکدا ساڵانە هەزاران گەشتیار و ئەندامانی گروپە ئەوانەی کە شاخەوانی دەکەن سەردانی ئەو گوندیان دەکرد. ئەو گوندە ئێستا پارێزراوە بەس دیمەنێکی زۆر جوانی هەیە ئێستا پێکەوە بینەری ئەو دیمەنە ئەبین و دەبینین کە ئەو گوندە چۆن ژیان بەسەر ئەبەن لە سەردەمی کۆرۆنا. گوندنشینەکانی لۆکۆمێر بە تایبەتی کەسە بە ساڵاتچوەکان زیاتر کاتەکانیان لە ماڵە بەردینەکانی خۆیان بەسەر دەبەن و هەموو پێداویستەکانی ژیانیشیان بە دەستەکانی خۆیان دروست دەکەن. تەنانەت جلوبەرگەکانیشیان لە بەرهەمی خوری و بەچنینی کاری دەستی خانمانی گوندەکە بەرهەم دەهێنرێت. بەهۆی هەڵکەوتەی جوگرافیایی و دوورەدەستبوونی ئەم گوندە نەک لە ڤایرۆسی کۆرۆنا بەڵکو ئەم ناوچەیە لە زیانەکانی جەنگی بۆسنە و هەرسک بە پارێزراوی مایەوە. تەنیا شوێنێک کا گوندنشینانی لۆکۆمێر لە چەند ساڵی ڕابردوو بۆی دەچوون بەهۆی سەرما و بارینی بەفری لە ڕادەبەدەری سەرچیاکان سارایۆڤۆ بوو کە لەگەڵ هاتنی بەهار و توانەوەی بەفرەکان دەگەڕانەوە سەرماڵ و ژیانی خۆیان لە لۆکۆمێر. لێرە ڤایرۆسی کۆرۆنا بڵاو نەبووتەوە و ئێمە بە ئازادی تەواو و ژیانی ئاسایی خۆمان بەسەر دەبین بێ دەمامک و بەبێ دەستکێش ڕۆژانە کاروبارەکانمان جێبەجێ دەکەین. پێش بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا گەشتیارێکی زۆر و گروپەکانی شاخەوانی بۆ سەرکەوتن بەسەر چیای بیلاسینکە ساڵانە سەردانی ئەم گوندەیان دەکرد. بەڵام ئەم ساڵ بەهۆی بڵاوبوونەوەی ئەم ڤایرۆسە و پارێزراویان لە ڤایرۆسی کۆرۆنا دانیشتوانی گوندەکە ڕێگە نادەن گەشتیاران سەردانیان بکەن. هاژێ ئەم گوندەیەکێکە لەو گوندانێکە بەهۆی بەرزیەوە بە فڕۆکەش هەندێک جار کەسانێک بۆ گەشتیاری بە فڕۆکەی بچووکە کۆلیکۆپتەرەوەوانە ئەتوانن بچن سەردانی بکەن و هەر بەهۆی دوورەدەستیەوە لە جەنگی بۆسنە و هەرسک کە دەزانین زۆر وڵاتانی وەکو یوغۆسلافیا ئوکرانیا ئەو جەنگە ڕوویدا کە ئەمان پارێزراو بوون تەنانەت بەناو جەنگەکەشە یەکێک بوو لەو ناوچانەی کە هەرەدوت لە وڵاتە جەنگ نییە بەس بە مەرجێکە جەنگی بۆسنە و هەرسک جەنگێکی زۆر گەورە بە خەڵکێکی زۆر تایە کوژرا بۆیە گوندێکی خۆشبەختن. بابەتێکی دیکە هەیە کە ئەویش زۆرێک لە پیشەوەران و خاوەنکارەکان ئەزانین کە هاوتەری لە کار و بەرهەمەکانیان لەگەڵ ڕێکاڵە تەندروستیەکان بۆ خۆپارێزی لە بەرەنگاربوونەوەی کۆرۆنا گونجاند. گریگۆری لە پیاوێکی ڕۆمانی و کاری پینەچێتیە کاتوو لە ڕێگەی بەرهەمە جیاوازەکانیەوە خەڵک ناچارەکە ڕەچاوی دووری نێوانیان بکەن و ڕێنمایە تەندروستیەکانی خۆپاراستن لە کۆرۆنا جێبەجێ بکەن. ئەم پینەدۆزە پێڵاوی ژمارە 75 دروست کردووە وەک ڕێگەیەک بۆ خۆپاراستن لە توشببوونی ڤایرۆسی کۆرۆنا. پینەدۆزەکە ئاماژە بەواکات هەستی کردووە خەڵک کەم تەرخەمە و کۆی کە بە پێویست ڕەچاوی دووری نێوانیان بکەن بۆیە بیری لە دروستکردنی پێڵاوی ئەو
بۆ قەبارە درێژە کردوتەوە کە ئیتر بتەوە نەتەوە کە لە پێوکرد ناتوانانی زۆر نزیک بیتەوە لەوەی تەنیشتە مەسافێکی زۆرەکەوێتە بینتانەوە مەش بۆەیە کە بەس لە تەنیشتەوە لە تەنیشت دەتوانێت بەسەر ڕوبەڕووی ناتوانێت بەسەر نوکی پێڵاوەکانی بەڵام هەر خۆی کە و پێڵاوی لە پێکە بیرێکەوێتەوە ڕێنمایەکان جێبەجێ بکات بەڵێ ئەمیش شێوازێکە هەندێک جار بۆ مارکتینگی خۆیان کەسانێک ئەو کارە ئەکەن چونکە بەڕاستی ئەبینی شێوازێ لەو پێڵاوە لە پێ ناکرێت مەگەر ئەوەکو ڕێکارێک خەڵک بەبیری بێنێتەوەکە لە هەموو شوێنەکان زۆر جارەوە بڵێ لە هەموو شوێن و کارەکان خەڵک بیر لەوە کاتەوە کە چۆن خۆپارێزی ئەنجام بدات بەرامبەر ڤایرۆسی کۆرۆنا. بەم چەشنە ئەمڕۆ بەم بابەتانە هاتینە کۆتایی پرۆگرامی ئەمڕۆی ڕۆژباشی کوردستان 24وە کەمێکی دیکە دەچینە بۆتونی هەواڵەکانی کاتژمێر 8 و لەوێ زانیاری زیاتر سەبارەت بە هەموو جیهان و کوردستان هەر شاد بن.